سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. گیانەدەستانی کەسبکارێکی کورد بە چەقەی هێزەکانی ڕژیم، ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی سەوڵاوە، سەپاندنی حکمی 6 مانگ زیندان بەسەر هاوڵاتیەک لە مەهاباد، کۆبوونەوەی کادری دەرمانی نەخۆشخانەی ئابانی تاران و ڕاگررتنی هاوکاریەکانی ڕۆژیمی کۆماری ئیسلامی لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی. گیانەدەستانی کەسبکارێکی کورد بە چەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی شەممە 29 خەرمانان کەسبکارێکی کوردی خەڵکی شاری پیرانشار لەسەر ڕێگای گوندی زێوێ سەر بە شاری پیرانشار بە چەقەی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیانی لەدەستا. بەپێی راپۆرتەکان ئەم هاوڵاتیە بە ناسناوی چیا ئەحمەد نژاد تەمەن 42 ساڵ و باوکی 3 منداڵ پاش دەستڕێژی گولەی هێزەکانی ڕۆژیم و گیانەدەستانی تەرمەکەیان لە شوێنی ئەو جنایەتەدا بەجێهێشت بوو. شانی باسا ئۆتۆمۆبیلی ئەم هاوڵاتیە هیچ چەشنە بار یان کەرەستەیەکی پێ نەبووە و بە بیانووی بوونی بار تەقەی لێکراوە. ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی دەست بە سەرکراوی خەڵکی سەوڵاوە. بەپێی راپۆرتەکان سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 15 ڕۆژ لە دەست بە سەرکرانی دوو هاوڵاتی کورد بە ناوەکانی مستەفا و کەیومەرز ئەدوایی لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە هیچ چارەنووسێکیان دیار نییە. ئەم دوو هاوڵاتیەی خەڵکی گوندی سلێنی سەر بە سەوڵاوە ڕێکەوتی 15 خەرمانانی ئەم ساڵ بە هێرشی هێزەکانی ئێدارەی ئیتلاعات بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانی ئەو ناوەندە کراون. شانی باسا سەرەڕای بەدوەداچوونی بنەماڵەکانیان بۆ ئاگاداربوون لە دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی ئەو دوو بەندکراوە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە و دەست بە سەرکراوانە زانیاریەک لە بەردەستانیە. پڵۆمکردنی واحەدێکی سنفی لە شاری سنە. ڕۆژی شەممە 29 خەرمانان گالەری زێڕی کۆردۆ لە شاری سنە لەلایەن ئێدارەی ئەماکەنی شاری سنەوە پۆڵۆم کرا. بەپێی هەواڵەکان ئەم گالەریە دەکەوێتە شەخامی ئەدەبی شاری سنە و بە بیانووی نەبوونی حەجابی ئیسلامی پۆڵۆم کراوە. شانی باسا لە مانگەکانی ڕابردوودا بەدەیان واحەدی سنفی لە ئێران و کوردستان لەلایەن ڕۆژیمی کۆماری ئیسلامیەوە داخراون یان پۆڵۆم کراون. بە وەتەی چالەکانی مەدەنی و سنفی ئەم کردەوەی کۆماری ئیسلامی بە مەبەستی هێنانی گوشارێکی زیاتر بۆ سەر هاوڵاتیانە و دەیەوێت خەڵکی ناڕازی لە ئامانجەکانیان دوور بخاتەوە. سەپاندنی حکمی 6 مانگ زیندان بەسەر هاوڵاتیەکدا لە مەهاباد. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شاری مەهاباد لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 6 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەم هاوڵاتیە بە ناسناوی ئومێد ڕاش خەڵکی گوندی کۆسەکەرێز سەر بە شاری مەهاباد ڕۆژی شەممە 31 جۆزەردانی 1404 لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەکانی ئەو ناوەندە ڕاگوێزرا. ئەو بەندکراوە پاش 33 ڕۆژ لێپرسینەوە و ئەشکەنجە لەلایەن هێزەکانی ئێدارەی ئیسلاحاتی ڕژیمەوە بە دانانی بارەمتە 1 ملیار و 500 ملیۆنی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. گواستنەوەی بابەک بەهرامی بۆ زیندانی مەریوان. ڕۆژی شەممە 29 خەرمانان بابەک بەهرامی چالاکی مەدەنی کورد بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی ڕەوانەی زیندانی مەریوان کرا. بەپێی دوایین زانیاریەکان ئەو هاوڵاتیە بە تۆمەتی بێڕێزی بە خومەینی و عەلی خامنەئی لەلایەن دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامیەوە حکمی 96 ڕۆژ زیندانی بەسەردا سەپێنراوە. شانی باسا ئەو هاوڵاتیە کاتی دەست بە سەرکرانی لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵەکەی و دەرمانی تایبەت بۆ نەخۆشیەکانی بێبەشکرا بوو. کۆبوونەوەی کادری دەرمانی نەخۆشخانەی ئابانی تاران. ڕۆژی هەینی 28 خەرمانان پەرستاران و کرێکارانی نەخۆشخانەی ئابانی تاران
دژ بە پێنەزانی هەغدەست و مەزایە دۆخراوەکانیان کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە بە وستنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەغدەست، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی، بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕفاهی، پێدانی هەغدەست و مەزایە دۆخراوەکانیان و هەروەها بایەختانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانی کرێکاران و پەرستاران بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی حەواڵەدارانی سایپا. ڕۆژی شەممە 29 خەرمانان کۆمەڵێک لە حەواڵەدارانی شرکەتی سایپا لە بەردەم ئەم شرکەتە لە شاری تاران دژ بە وەندی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. خەڵکی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای تێپەڕبوونی چەند سەر بەسەر بەڵێنی پارەی ئۆتۆمۆبیلەکانیان بە شرکەتی سایپا هێشتا ئۆتۆمۆبیلەکانیان ڕادەست نەکراوە و تەنانەت لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هەڕاشەیان لێ دەکرێت. بە پێی وێنانێ بەدەستمان گەیشتوون، هێزەکانی حراسەتی ئەو شرکەتە بە مەبەستی بڵاوپێکردنی ناڕزایەتیەکانی ماڵ دزراوان هێرشیان کردووەتە سەریان. دەست بەسەرکرانی مهرداد مۆقەیسا لە سەبزەوار. ڕۆژی پێنجشەممە 27 خەرمانان مهرداد مۆقەیسا چالاکی مەدەنی خەڵکی شاری سەبزەوار لەلایەن هێزەکانی ئیدارەی دەسەڵاتی ئەو شارەوە بە توندوتیژیەوە دەست بەسەر کرا. بە پێی هەواڵی گەیشت و ئەو هاوڵاتیە کاتی ئاگرگرتنی بینای شرکەتی سیمان لە شاری سەبزەوار کاتێک دەبینێت کە پێداویستیە تایبەتەکان بۆ کوژانەوەی ئاگرەکە لە بەردەستانیە و هەروەها بەرپرسانی ڕژیم بایەق بە ژیان و ئەمنیەتی خەڵک نادەن، دژ بەم کردەوەی ڕژیم ناڕزایەتی دەرەبڕێت و بەم هۆیەوە بە توندوتیژیەوە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراوە. شانی باسە و هاوڵاتیە لە دۆسیەکی جیاوازدا 8 مانگ زیندانی تەعزیری و هەروەها 1 ساڵ دوورخستنەوەی بەسەردا سەپێنراوە. دووە هەواڵ ڕاگررتنی هاوکاریەکانی ڕۆژیمی کۆماری ئیسلامی لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی. ئەنجومەنی باڵای ئاسایشی نەسەوەی ئێران ڕایگەیاند ئەگەر سزاکانی نەسەوە یەکزوەکان دووبارە بسەپێنرێنەوە لە ڕۆژانی داهاتوودا تاران هاوکاریەکانی لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی ڕادەگرێت. ئەم بەیاننامەی ئەنجومەنی باڵای ئاسایشی نەسەوەی ئێران لە کاتێکدایەکە ئەنجومەنی ئاسایشی نەسەوە یەکزوەکان ڕۆژی ڕابردوو گەڵاڵەی گەڕانەوەی گەماروەکانی نەسەوە یەکزوەکانی بۆ سەر کۆمەری ئیسلامی پەسەند کرد. شانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا گەڵاڵەی پێشنیاری کۆرەی باشوور بۆ هەڵوەشانەوەی هەمیشەی گەماروەکان بۆ سەر ڕژیمی کۆماری ئیسلامی بە 9 جەنگی نا، 4 جەنگی ئەرێ و 2 جەنگی بێلایەن ڕەتکرایەوە و وڵاتانی ئەوروپایی جەختیان لەسەر چالاکردنەوەی مەکانیزمی ماشە و گەڕانەوەی گەماروەکانی نەسەوە یەکزوەکان بۆ سەر ئێران کردووە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.